ئەو وڵاتەی لە ژیانی سیاسیدا بەهۆی بزوتنەوەی تالیبانەوە بووە ناوێکی دیار و کاریگەر لەسەر نەخشەی سیاسی جیهان، ئەویش ئەفغانستانە. لە 20 ساڵی ڕابردوودا ئەمریکا چی بۆ حکوومەتی ئەفغانستانی دوای تالیبان کرد؟ وەک جۆ بایدنی سەرۆکی ئەمریکا دەڵێت 1 تریلیۆن دۆلاریان بۆ ئەفغانستان خەرج کرد. بەپێی لێدوانی فەرمی ناوەندەکانی ئەمریکا ئەو پارانە بەم شێوازە خەرج کران. 88 ملیارد دۆلار بۆ دامەزراندنی سوپایەکی 300,000 و پێدانی چەک و کەرەستەی سەربازی و دامەزراندنی هێزی ئاسمانی، 44 ملیارد دۆلار بۆ بنیادنانەوەی ئەفغانستان، 36 ملیارد دۆلار بۆ پەرەپێدان و ڕوبەڕووبوونەوەی بازرگانی مادە هۆشبەرەکان و پرۆژەی بچووک، 40 ملیارد دۆلار بۆ پرۆژەکانی ئاوەدانکردنەوە، 85 ملیارد دۆلار بۆ دروستکردنەوەی هێزەکانی ئاسایش و پۆلیس، 35 ملیارد دۆلار بۆ گەشەپێدانی پارێزگاکان لەگەڵ خەرجی سوپای ئەمریکا خۆی و خەرجکردنی پارە بۆ چەندین بواری دیکە. بەڵام یەکێک بوو لە هەژارترین وڵاتەکانی جیهان و بەپێی داتەکانی کۆنگرێس 19 ملیارد دۆلار تەنها لە نێوان 2009 تا 2019 بەهەدەر دراوە. گەندەڵی بەرپرسانی ئەفغانی بوو وای کرد ئەو سوپا 300,000 کەسیە بەرگەی 10 ڕۆژی چەند هەزار چەکدارێکی تالیبان نەگرێت. چیرۆکی تالیبان چۆن دەستی پێکرد؟ بزوتنەوەیەک لە خوێندنگاییەکانەوە سەری هەڵدا، بەڵام جێدەستی گەشتە لێدان لەو کۆشکە بەرزانەی ئەمریکا کە بڕیاری لەسەر چارەنووسی وڵاتە کێشە لەسەرەکان دەدا. تالیبان بە واتای خوێندکاران دێت. کاتێک ژمارەیە خوێندکار لە ساڵانی هێشتاکان لە چەند خوێندنگەیەکیانی لە باکووری پاکستان دەیان خوێندوو، ئەو ناوەیان لێ نرابوو. دواتر بوونە بزوتنەوەی ئاینی ئیسلامی ناسراو بە تالیبان لە پارێزگای قەندەهار لە ڕۆژهەڵاتی ئەفغانستان لە سروری پاکستان لە ساڵی 1994 دامەزرا. تالیبان هاوکاری کۆمەکی و دارایی و چەکی لە پاکستان پێدەگەیشت و دوای کۆنتڕۆڵکردنی قەندەهار وردە وردە دەسەڵاتی بەرەو فراوانبوو ڕۆیشت تا توانی لە ساڵی 1996دا کابۆڵی پایتەخت کۆنتڕۆڵ بکات تا 2001 لە دەسەڵاتدا بوو. ئەی چۆن لە دەسەڵات نەما؟ کاتژمێر 8:38 خولەکی بەیانی بە کاتی ئەمریکا لە 11 سێپتەمبەری ساڵی 2001دا فڕۆکەیەکی نەفەر هەڵگرت خۆی کێشا بە تاوەرێکی ناوەندی بازرگانی جیهان لە شاری نیویۆرک. دوای ماوەیەکی کەمیش فڕۆکەیەکی دیکە دووەم تاوەری ناوەندی بازرگانی جیهانی کردە ئامانج. سەرۆکی ئەو کاتی ئەمریکا لە کاتی وتارەکەیدا بۆ ڕاگەیاندنی بەری ناسایی سێیەم فڕۆکە خۆی کێشا بە وەزارەتی بەرگری لە واشنتۆن. نزیکەی 3,000 کەس گیانیان لەدەستدا. قاعیدە لە داویستانە بنلادنەوە بەرپرسیارەتی خۆی لە هێرشەکان ڕاگەیاند. هێرشەکان وای کرد کۆتایی بەدەسەڵاتی تالیبان لە ئەفغانستان و جیهان بهێنێت. ئەمریکا لە ڕێگەی هاوپەیمانیەتیەکی سەربازیەوە ساڵی 2001 هێرشی کردە سەر ئەفغانستان و دەسەڵاتی تالیبانی ڕووخان و حکوومەتێکی نوێی پێکێنا و هەموو هاوکاریەکی کرد. دوای دوورخستنەوەیان لە دەسەڵات تالیبان ناو بەناو شەڕی ئەمریکا و هاوپەیمانانی دەکرد کە ئەو کاتی دانوستانی ئاشتی لە نێوان واشنتۆن و تالیبان ساڵی 2013 لە قەتەر دەستی پێکرد. دوای چەندین گەڕی دانوستان ساڵی 2020 هەردوو لە قەتەر ڕێکەوتن لەسەرەوەی تالیبان هێرشەکانی دژی ئەمریکا لە ئەفغانستان ڕابگرێت. لە بەرامبەردا واشنتۆن سوپاکەی لەو وڵاتە پاشەکشە پێ بکات. لەگەڵ ڕاگەیاندنی پاشەکشە پێکردنی هێزەکانی لە ئەفغانستان ڕێگە بۆ چەکدارانی تالیبان خۆش بوو بە 10 ڕۆژ ئەفغانستان کۆنتڕۆڵ بکەن. پێشڕەویەکانی تالیبان هێندە خێرا بوون کاتێک نزیک بوونەوە لە کابولی پایتەخت بە 24 کاتژمێر دەستیان بەسەر کۆشتی سەرۆکایەتی داگرت و ئەو دەسەڵاتدار و بەرپرسانەشی ویستویانە وڵات جێبێڵن بەهۆی قەرەباڵغی ڕێگا و بانەکانەوە
ئۆتۆمبیلەکانیان بە سویچەوە لەسەر شەقامەکان جێشت و بە پێ کەوتنە ڕێ بۆ فڕۆکەخانە. بۆچی ئەمریکا دەستبەرداری دەسەڵاتدارانی ئەفغانستان بوو؟ ئایا هەمان ئەگەر بەرامبەر دەسەڵاتدارانی هەرێم لە ئارادایە بەهۆی کۆنتڕۆڵکردنی هێزی پێشمەرگە لەلایەن بەرپرسە حزبیەکان و ڕێگریکردن لە یەخستنەوە و یەکگرتنەوەیان کە چەند ساڵێکە ئەمریکا داوای دەکات ئەمە بێجگە لە لیستی موتۆی بندیوار لەگەڵ چەندین هۆکاری دیکە ئەوە دووبارەبوونەوەی ڕووداوی هاوشێوە بە ئەگەرێکی بەهێزدا دەنرێت. بە پێچەوانەشەوە بۆ تونێک پێی وایە ئەو ئەگەرە ڕوو نادات.